ئەم کەسانەی لێرە سەرقاڵی کشتتوکاڵن هەندێکیان خەڵکی ناوچەکەنین بەڵکو و قەیرانی دارایی و دواکەوتنی موچە ناچاری کردوون لە شاری هەولێرەوە بێن و لەسەر زەوی خەڵکی ناوچەکە بە شێوەی ئیجاریان سەپان کار بکەن. ئەوان دەڵێن نەبوونی کار و سەختی باری گوزەرانیان هۆکار بووە بۆ ئەوەی ڕوو لە کوێستان و گوندەکان بکەن و بیر لە کشتتوکاڵکردن بکەنەوە. من لە هەولێر ڕاهاتیمە بەتەما مەشینای لێرانە بکەم. ئەو زاداوامان لە حکوومەتیە ئەگەر یارمەتیمامدا بە دەرمان و شیمیا و تۆ ئەو شتانە. دە ساڵی ڕابردوودا هیچ ساڵە کوشتان نەبوو لۆ زووتیاران ئەگەر ڕووی لە منتیقەی ئێرە بکە. هۆکارێکیانەوە لەیە نەبوونی موچە و معاشە، هۆکاری دووەمیان بێکاریە لە ناو شارەکان، هۆکاری سێمیان حکوومەت بەڵێنی بە خەڵکەکەی دایە گۆیە لە کاتی بەروونبووی ناوەخۆ هیچ کاڵەیەکی بێگانە دەرەوەی حکوومەتێرێم نێت ناو حکوومەتێرێم. بەرپرسانی ناوچەکە دەڵێن بە بەراورد بە ساڵی ڕابردوو زەویەکی زیاتر لەلایەن هاوڵاتیانەوە داچێنراوە، بەڵام ئەمان بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانن داخوازیەکانی جوتیاران بۆ دابینکردنی تۆ و پەینی کیمیایی و دەرمان جێبەجێ بکەن و هاوکاریان بکەن. ئێمە وەکو هۆبۆی پاراستیۆلۆگ سەر بە ڕێبەراتی کوشتتوکاڵی چۆمان ئەو ساڵکەین بە بەراورد لەگات ساڵانی ڕابردوو تێبینیمان کردێت کە ژمارەیەکی زۆر لە جوتیارەکان ڕویان لە گوندەکانی بنارچیەکان کردووە لە چوستانەکان کردووە بۆ چاندنی بەروبوومی کشتتوکاڵ. بەڵام ئەوەی کە جێی داخە ئێستا نەکەین ئێمە نەتوانین وەکو حکوومەت هاوکاری جوتیاران بکەین لەبەر ئەو هۆکارەی کە قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ساڵانی ڕابردوو ئێمە هاوکاری جوتیارانمان کردووە پێدانی پەینی کیمیایی بۆ جوتیاران و هەروەها قڕکرد بۆ جوتیارەکان و لە چەند ساڵی ڕابردوودا گوندنشینان ناوچەکانی خۆیان بەرەو شارەکان جێهێشت و سەرقاڵی کاسبی بوون، بەڵام لە ئێستادا کە موچە کراوە بە نیوە و لە کاتی خۆشیدا بە سەرفەرمانبەران دابەش ناکرێت و بێکاریش ڕووی لە هاوڵاتیان هەرێم بەگشتی کردووە. هاوڵاتیان سەریان کردوتەوە سەر کشتتوکاڵکردن تا بتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. ڕامەڵ ئەحمەد، NRT دەڤەری باڵەکایەتی.